کاگرێتوە برایەکە بەپێی یاسا بنەماکانی هاوسەرگیریت پێشێل کردەوە وایە نا پێویستە لە پەسەرپیاویش مافی ئافرەت و خەرجی ڕۆژانە و مافە سەرەتاییەکانی دابین کات بەڵام بەڕێزت زۆر کەمتەرخەم بووی وایە؟ وایە وەڵا جەناب پارێزەر قسەکانی تۆم تەواوە بەڵام میدی من لێرەوە بەڵێن دەدەم یان لەسەر دەستی جەنابیشت بەڵێن دەدەم کە ئەوەی پێویست بی و ئەوەی بیەوێ من لە بۆی ئەنجام بدەم و یارمەتی بدەم نەخێر جەنابی پارێزەر ئەو یەکەم جارێ نییە کە بەڵێنەدا پێشتریش دە بەڵێن زیاتری وای پێداوم بەڵام هیچیانی نەبردوۆتە سەر جەنابی پارێزەر ئەگەر بکرێتم بە گەوری خۆتانتت بفەرمون چەند دەقەیەک بەجێمان بێڵن هەندە قسەی لەگەڵ خێزانەکەی خۆم دەکەم تارەخان احتیاجی بە زیتامیێڵی بەڵێ جەنابی پارێزەر زۆر باشە هەر لە پشت دەرگام زۆر دوور ناکەمەوە باشە؟ باش هەستە بێژم هەست زۆر سپاس کاک ڕۆستەم ئەو دوو لۆ بەتەنێ بەجێهێشتیە بێژە ئەمن بەخۆم دەزانم چ دەکەم دەمەوێت دوو سێ دەقە پێکەوە بن بۆکو ئاش بوونەوە کاک ڕۆستەم دەرێوە لەبیر کردی ئەو ژنە ڤیدیۆی بڵاوبوویتەوە دەسە کاکە کچە ئامۆزایە کوڕەخانی هەیە کوڕە پوچیە تەبیعیە بابە بەس ئەوەت لەبیر نەچی ئەو کوڕە زۆر دڵی پیسە لە سزنێش سەرە ڕۆبە و سەر بە مشکیلە بووە ئەتو بەڕاستیتە ئارێ وەڵڵا بەڵکو بگرێت دڵیشی زۆر پیسە بێژە وەرە لەگەڵم بابەتەنێنەوەی جەنابی پارێزەر بەڵێ من بڕیارم دا کە لە هاوسەرەکەم گیانە بمەوە بگەڕێمەوە بۆ لای ئەتۆ بەڕاستە بەڵێ کارەخان هیچ شارەکە لەسەریە نەخێر زۆر باشە ئەمەش هەموو هەوڵێکمان لەوەی ئەو بە بلوێتری بگەڕێنەوە باشترین بڕیارتاندا دەستان خۆش زۆر سپاس زۆر سپاس سەرچاو تارا بڕۆین ئەتوو تێنی نازانم زۆر سێرە چەوپی زۆر خۆشە جانە وەک پێم گوتی سەدرا دینی برادرم لە پاش ئەو زەرەرێکە کردم گوتی ئێروکانەتان دەدەمێ لە بۆتان دەکەمە جێیەکی گەشتیاری ئەم نژوعات لە خۆمەوە لە بۆ تو نیوەت بەناو دەکەم باشە؟ زۆر سپاس دەکەم گیانەکەم زۆرتی زۆر جوان ئێرە جێیەکی زۆر جوان دەردەچی سێری ئەو لاکە ئەو لاش زۆر زۆر خۆشە کام ئەو لاتر جوانە ها؟ خیانەتم لێ دەکەی کچە لە بناو دوو چماو دەکەم بابە جان ئەو خیانەتکارم کوشت خیانەت لە من دەکەی لەبەر دوو دووشە مستەچی بووم بێژە بەڵێ کاک ڕۆستەم هەست بە شتێکی ناخۆش دەکەم خێر براکەم ئەمە تێناکە ئەو کچە ئەو کوڕە کوها بە ئاسانی پێکانەوە
بەڕاستی لای منیش سەیر بوو کاک ڕۆستەم ئەنی هەر دەبوایە جێمان لە قسەکانی بایەوانی کە لێرە گوتیان بەتەنێ دەبایە بزانین کە چیان گوتی و چیان نەگوتیە گورە بابی ئەگەر جێت لە قسەکانی بابی دەبوو بۆنی خوێنی لێدا تەنانەت دەیگۆ دەشی کوژیر کاک ڕۆستەم زۆر سەیر بوو یعنی مشکلەکە بە من و تۆ حەل نەکرا بە خۆیان پێکاتنەوە زۆر بە ئاسانی تەلەفۆنەکەی بە تاریک باشە بچەوە کاک ڕۆستەم داخرایە لۆ ڕێدوانێکە تا سوودەی ئەلۆ باش کاک ڕێدوان باشم ئەنە گیشتم بە کاک ڕۆستەمە کاک ڕۆستەم لەلاتە بەڵێ لەلامە بیکە خارێتی بەسەرچاو ئەوە کردمە خارجی ڕێدوان قسەی کە ژۆم لێتە شەڕەف و کەرامەتی خۆم پاک کردەوە مەبەستت چییە؟ تارام کوشت برۆ بەڕاستە ڕێدوان ژەلێ بوو دەڵێ کوشتم بێژە خۆم بە تاوانبار دەستەکەم نەمتانی لەو کاری سەرکەوتوو بوو ئەو کچە زۆر هەوڵیدا لەو پیاوە چیا بردەوە بەس ئەمە لێنەگەڕا بەداخە ڕۆستەم کاک ڕۆستەم ئەمە بێتاوانین با لەو مەوزوعەی بچینە دەرێ لەوە بەڕاستە ویژدارم ڕێگەم پێنادا تا کۆتایی ئەو کەیسە بەهۆرێکمان دووی دەبین ئێستا ئەوە چ بکەین هەستا هەتا زۆر با بڕۆین سەرەتا سەردانی پۆلیس دەکەین لێرەش دەچین لە سەردانێکی نەژادی دەکەین نەژاد چێە بڕۆ هەموو دەڕێن و باس دەکەم هەستا ئەوەش مۆبایلەکەت شتەکە تەواو بوو ئەتوش لۆ تاتیا زۆر باشە ئەتوش ئەو ڤیدیۆی لۆ هەموو خزم و کەسان بنێرە با بیبینن هەرچەندە لەگەڵ کوشتنی یەک مێروستانش دیمە بەڵام